ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله، صلوات الله وسلامه عليه وعلى آله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. الحمد لله الذي هدانا لهذا، وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. برایان و خوشکانی بەڕێزم، زۆر گرنگ و پێویستە سوپاسی ئەڵڵا بکەین جەلە جەلالوه لە بەرامبەر ئەوەیە کە تەوفیقی داین ئەم مانگە بە ڕۆژوو بین و ئەم مانگە عیبادەت بکەین بەو شێوەیەی کە خۆی پێی رازیە. سپاس و ستایشی ئەڵڵاکەین سبحانه وتعالى کە تەوفیقی داین و داواکارین لێی کە لێمان وەرگرێ و لێمان قبوڵکە. دواتریش بفضل الله دڵخۆشین و دڵخۆشیشە بین. الله جل جلاله أفرميه: قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير لهم مما يجمعون. فرميه وبفضل الله دڵخۆش بن لەگەڵ رحمەتی الله. بەڕاستی فەضلی خۆی بەسەرا ڕژاندین کە گەشتینە ڕەمەضان ولا أولي وتأخير آماد بوينتيايا بجستمان وبضل دارونمان وبوتو قفتارمان عبادتي أو مان كرت بوي ضل خوشين بي وبهمان شي ضل خوشين برحمتي أو كجيان دينيا كوتاروجيو وجيان دينيا ججنكي بويا داواكارم لالله بركة ورحمتي خوي برجني بسر هامولايكا وججن لهاموتان بيروزكاو پێش ئێوەش لە خۆم و لە هەر کەسێکی تر لە مسلمانان لەسەر تاسەری زەویە. برایانی بەڕێزم، خوشکانی ئازیز، ئەم مانگە بەڕاستی دەستپێکی عیبادەتی تۆ بوو، سارد نەبیتەوە لێی. پێشینانی ئەم ئومەتە لە سەحابە و تابعیەکان مانگی ڕەمەزانیان ئەکردە دەستپێکی عیبادەتی ساڵەکەیان، وەکو خولێک بەکاریانە هێنا هەتا وەکو خۆیانی تیا دامەزرێنن و خۆیانی تیا ڕاوەستێنن. نەکەی سارد بیتەوە لە دوای ڕەمەزان. تۆیەک کە توانیوتە 30 دانە ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بی، ئەتوانی لەمە و دواش لە هەموو مانگێکا 3 ڕۆژی بگری، ئەتوانی دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بی. شەیطان زەفەرت پێ نەبا و هەڵت بخەڵەتێنێ بڵێ ناتوانی. ئەگەر ڕۆژی مانگی ڕەمەزان تەواو بووە، ڕۆژوە سونەتەکان زۆریان ماون. هەر بە دوای مانگی ڕەمەزانە 6 ڕۆژت هەیە کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ بیگرێت و بە دوای ڕەمەزانە لێی دانەبڕێ، ئەفەرمێت وەکو ئەوە وایە هەموو ساڵەکەی گرت بێ. بۆیە قۆڵت لێ هەڵکردووە، مەردایەتی خۆتت نواندووە، سارد مەبەرەوە، بەردەوام بە لە عیبادەتی ئەڵڵاه جەلە جەلالوه. ئەم عیبادەتانەی کە تۆ کردوتە جنسەکەی بەڕاستی هەمووی پێویستە لە دوای ڕەمەزانیش. تۆیەک کە توانیوتە هەموو شەوێ سەعاتێک، سەعات و نیوێک شەو نوێژ بکەی، دوای ڕەمەزانیش ئەتوانی ڕۆژانە نیو سەعات، شەوانە نیو سەعات دابنێ بۆ شەو نوێژ. ئەگەر هەر لە دوای نوێژی عیشاشەوە بووە، ئەگەر توانیشت بخەوی و دوایی هەستی ئەوە باشتر. تۆیەک کە زەکاتت داوە، سەرفترەت داوە، ئەتوانی دوای ڕەمەزانیش بەردەوام بی لە خێر و چاکە، سارد نەبیتەوە، نەهێڵی شەیطان زەفەرت پێبەرێ. تۆیەک کە قورئانت خوێندووەتەوە، ختمت کردووە چەند ختمێک، ئەتوانی دوای ڕەمەزانیش بەردەوام بی، هەر ڕۆژی 2 پەڕە یاخود 3 پەڕە. تۆیەک
کە ملزەم بوویت و وابەستە بووی بە ئەذکارەکانەوە دوای ڕەمەزانی ژەتوانی ذیکرەکانت بکەی ئەگەر کەمێکیش بێ نەکەی دا ببڕیت و شەیطان زەفەرت پێبەرێ تۆیەک کە دانیشتووی ڕۆژانە بە دیار 3 سەعات 4 سەعات 5 سەعات دەرس وانەوە دوای ڕەمەزانی ژەتوانی بەردەوام بی ئەگەر ڕۆژانە دووانەش بێ ئەگەر ڕۆژانە سەعاتێکیش بێ ئەگەر ڕۆژانە نیو سەعاتیش بێ بۆیە عائیشە خاتونە فەرمێ رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی أحب الأعمال إلى الله أدومها وإن قل فرمووی خۆشەویستترین کارەکان لەلای الله سبحانه وتعالى ئەوانەین کە بەردەوامن با کەمێکیش بن ئەگەر تۆ بەردەوام بی لە عیبادەتەکانت بە ڕێژەیەکی کەمیش بێ بە ئیزنی الله جل جلاله تۆ ئەبیتە خۆشەویستی الله وخۆشەویستی الله سبحانه وتعالى بەردەوام بۆ تۆ ئەبێت و ڕەحم و بەرەکەتی ئەوەت گرێتەوە الله سبحانه وتعالى لقرآن كباسي مانجي رمضان من بوكا وباسي رجو من بوكا أفرميه ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون أفرميه دواء أوي مانجا كتان طواو كرت توانيتان سركوتوبن همو عبادتكاني أنجام بدن قرنكترين عبادتكاني جروج ولو مانجا إيوة تكبيري الله بكن نكن وبزان الله رمضان الله يدوي رمضان نية هاتن ولا إمام أحمد رحمتي الله لبيه وتيان قوم يتعبدون الله في رمضان ويجتهدون ثم يتركون وتيان قوم يكمان هيا عبادتي الله كان لرمضان بلام دواي رمضان دستي لبريا وانا من نخوان ماندوناكن فرمي بئس القوم براسي قومك بيسن فرمي بئس القوم يتعبدون الله في رمضان ثم لا يعبدونه فرمي براسي قومك خرابن لرمضان عبادتي الله كانوا دواتر دستي لها لقرن بوي براسي الله سبحانه وتعالى هر او پروردگاره تو لرمضان اتپرست نكي سارد بيتوا تو مگوره چونك پروردگاركت ناگوره ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون لا تكونوا رمضانيين ايوه رباني بن بشوين رزامندي الله بن ببردوامي بويك دراسة عن كردو خوين تانتا ولا كتاب وسنة نوق رمضاني بن دعاء رمضان دزهال قرن بويا الله سبحانه وتعالى كباسي عبادتي رجوما بوكا ولما انقيا قرتومانا أفرميت كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون رجوتان لسر فرض كراوة هر وقت شون لسر أمتكاني بيج ايوش فرض كراوة آمانج لفرض كردني رجو آمانج لطواوي عبادتكان چيا تو ببيت كسيكي متقي كسيك كتقواي الله تيا دامزري نوقت ودواي رمضان دزد تقوى هالقري براسي بن مسعود رضا ورحمتي الله إليه هاولي رسول الله صلى الله عليه وسلم فرميه الحسنة تدعو أختها فرميه چاكي ترب دواي خويا ديني اگر دواي رمضان خرابه بي براستي كارا ساعتك بسرتا هاتوه چونکە تۆ بێ دوای ڕەمەزان باشتر بی متەقیتر بی نەوەک دەست بەرڕێی بچیتەوە سەر کردارەکانی پێشوت تۆ یەکتوانیوتە 30 دانە ڕۆژ لەسەر هەموو کردارێکی چاک خۆت ڕابێنی حەیفە بیەڵی شەیطان زەفەرە پێبەرێ سەر لە نوێ بچیتەوە سەر باری پێشوت ئاساییە سارد بیتەوە ئاساییە کەمترت هەبێ بەس نابێ دابڕێی شەیطان دێ بۆلات زۆر جار خۆی داتە بڕێنێ ئەنجا پێتەڵێ ها چویتەوە سەرباری پێشوت تەواو دانیشە تا ڕەمەزانێکی تر چە گەرەنتیەک هەیە بگەیتە ڕەمەزانێکی تر کێ پێی وتووی تۆ ئەگەیتە ڕەمەزانێکی تر جەژنی پار ئێمە لێرەیە وتارماندا کەسانێک ئامادەی وتارەکەمان بوون
كامل رمضان لەگەڵمان بوو نێسە لەگەڵمان نین گەڕاونەتەوە بۆ لای پەروەردگاریان بۆ یەکوێ ناڵێ من لەو کەسانە نیم کە ناگەمە ڕەمەزانێکی تر تۆ لەو کەسانە نیت کە ناگەیتە ڕەمەزانێکی تر بۆیە ئاگاداری خۆت بە والذين اهتدوا زادهم هدى وآتاهم تقواهم الله سبحانه وتعالى فرمي ئەوانەی هیدایەتمان داون ئەگەر ئەو هیدایەتیان بە حەقیقی وەرگرت بێ دواتر زیادە کاتیایانە نەکەم بکە تەقوایان زیاترەکە نەکەمتر بکە بۆ ئاگاداری خۆت بە پێت ئەڵێمەوە و دووبارەیەکەمەوە لێت الله سبحانه وتعالى دوای ڕەمەزانیش هەر ئەو ئەڵڵایەیە نەکەی پەرستنێکەم ببێتەوە بۆی چونکە بەڕاستی ئیمان لە جەستەی هەر یەکێکمانە لە ناخی هەر یەکێکمانە کۆن ئەبێ وەکو چۆن جلوبەرگەکەمان کۆن ئەبێ پێویستمان بە تازەکردنەوەی هەیە رسول الله صلى الله عليه وسلم فرمي إن الإيمان لا يخلق في جوف أحدكم كما يخلق الثوب في بدنه أفرمي إيمان لدڵی یەشێکتانە لە ناخی یەشێکتانە کۆنە بێ هەر وەکو چۆن جلوبەرگەکەی دەرەوەشی کۆنە بێ ئەفەرمێ فەجەدیدوا ئیمانەکم بلا إله إلا الله ئیمانەکەتان نوێ بکەنەوە بە بەردەوامی نەک هەر لە ڕەمەزانە بە بەردەوامی بەوتنی لا إله إلا الله بەوابەستەبوون بە لا إله إلا الله ئیمان قسەیە کردارە دڵە هەرسێکی ببەستەرەوە بە لا إله إلا الله و هەرسێکی بەردەوام نوێ بکەرەوە نەکەی داببڕی بەڕاستی خەسارۆمەندی بۆ کەسانێک کە دوا کردارەکانیان لە دوای مانگێک عیبادەت لەهو لەعیب و کرداری خراپە بۆیە ابن مسعود رضا و رحمەتی الله لێ بێ فەرمێ إن الشيطان يأتي أحدكم في خاتمة عمله فيقول له اختم بشر والملك أيضا يقول له اختم بخير فرمي فهو لأيهما استجاب أفرمي كاتك كردارانك چاكي زور انجامي شيطان لآخيره يبولات ملائكيك يبولات شيطان چیت پێڵێ کۆتایی بە کردارەکانە بێنە بە شەڕ بڕۆ با بڕۆین بۆ لەهو لەعیب دەستکە بە نوێش فەوتانن لەمڕۆ بڕۆ با بڕۆین بۆ گاڵتە و گەپ لەمڕۆوەیتر لەچکەکەمان لابەین و جلوبەرگە شەرعیەکەمان فڕێین و دەستکەینەوە بە خراپەکاریەکەی جاران کێ بە قسەی شەیطانەکە كي بقسي شيطانك رسول الله صلى الله عليه وسلم فرمي إنما الأعمال بالخواتيم كرداركان كوتايكان حسابا أفرمي ملائكيكيش بي فرمي كوتاي بكرداركان بينا بخير فرمي انجاتو ولامي كاميان بيتوا بو أوياني أجر أم بياني ججنه هستاوي وكو بياني كاني كجماعة كردو مجدد لبه مجدد لێبێ دەستپێکی کۆتاییەکەت بە خەیرە ئەگەر بەردەوامە بی لە نەفاوتاندنی جەماعەتەکانێ لە قورئان خوێندن و ذیکر خوێندن و ڕۆژووی سونەت و بەردەوامە بی لە جەماعەتەکانت و وابەستەبوونت بە مزگەوتەوە و بەردەوامە بی لە نەسیحەتی ماڵ و منداڵێ ئەوە بەڕاستی تۆ وەڵامی مەلائیکەتت داوەتەوە وەڵامدانەوەی مەلائیکەتیش بەزایە ناچێ بۆیە برایانم خوشکانم نەکەن و بزانن عیبادەت تەنها مانگێکە پێشینانی ئەم ئومەتە سەحابەکانی رسول الله صلى الله عليه وسلم ئەفەرمون کە ڕەمەزان تەواوە بوو 6 مانگەمانوت ئەی پەروەردگارمان ڕەمەزانمان لێ وەرگرە 6 مانگ ئەفەرمێ دوا ئەو 6 مانگەش کە ڕەمەزان نزیک ئەبووەوە ئەمانوت ئەی پەروەردگارمان بمانگێنە لە ڕەمەضان نەکەی وا بزانی تەواو تۆ ئەم ساڵت
لە ئێستەوە دەست پێ کردووە خولێکت دیوە بەهێز بووی لە ڕووی ئیمانیەوە بڕۆ بەردەوام بە هەموو ساڵەکەت ئاوا بەسەر بەرە چونکە نازانی لەکوێیانە ئەگەڕێتەوە بەلای الله جل جلاله نەکەی پاشە و پاش بگەڕێیتەوە هەڵی بووە شێنیتەوە لە خۆت ولذلك فادع واستقم كما أمرت الله جل جلاله فرمي هر يك لأيوة با بانگواز بكا بوم دينو سريخا ودواتريش جي گير بيلا سري سرتا بانگوازي خوي بكا خوي لخويا دينك سرخا انجا دواتر لغيري خويا انجا جي گيريش بيلا سري تاقاته با الله جل جلاله رسول الله صلى الله عليه وسلم كيا أيها المدثر قم فأنذري بودابزي فرموي بخديجة خاتون يا خديجة قد مضى زمن الراحة كصورة مدثر بودابزي فرماني بيكرد قم فأنذر وربك فكبر هستا توحيد راب بقينا بخد جيبجيك وبخلقي بقينا فرمي أي خديجة سردمي إسراحة بشور روي طواو 23 ساڵ دانەنیشت ئیسراحەتی نەکرد فەرمی سەردەمی کۆشش هاتووە سەردەمی هەوڵدان هاتووە سەردەمی دەعوە هاتووە پاڵ نەیەیتەوە ئومەتەکەت پێویستی بە تۆیە نەبی بە بەشێک لە ئازاری ئومەتەکەت هەر عیبادەتێک کە ئەیفەوتێنی تۆ کەمێک خوێکەیتە ناو برینی ئومەتەوە هەر تاوانێک کە ئەیکەی کەمێکی تر بەڕاستی هەمومان بارین بەسەر ئومەتەوە با هەوڵ بین لەمە دووە هەمومان دەست بەکار بین و هۆکار بین بۆ هەڵساندنەوەی ئومەت هەر هەمووشمان شتمان پێکرێ ئینشاءالله کە هەڵسامەوە باسی هۆکارەکانی هەستانەوەی ئومەتتان بۆکەم والحمد لله رب العالمين الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصامي إلا بالله عليه توكلت وإليه أنيب اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أم ديني إسلاما الله سبحانه وتعالى هر سريخا باشا روج هربو أوا بلام كيلا قلي أبي تنها أو سر برزة كيش بشتيتي أكا براستي لقل زليل كان أروات دواتر لبردمي پروردگاري أو السنره تو لقل دينك دبا سريخة پشتیوانیکە بە هەر شتێک کە لە دەستت دێ و بە هەر شتێک کە ئەتوانی با بەشێک لە سەربەرزی و شکۆمەندی بۆ خۆت بەدەست بهێنی و کە گەشتیتەوە بە پەروەردگارت یەکێک بیلەوانەی کە پێت بوترێ ئودخولوا الجەنە بما كنتم تعملون بڕۆ بەهەشت چونکە بەڕاستی تۆ کارت کرد بۆ ئەم ڕۆژەت و بۆ سەرخستنی دینەکەت هۆکارەکانی هەستانەوەی ئەم ئومەتە ئەگەر تەماشای قورئان بکەین گرنگترینیان لە چەند خاڵێکە پیشانمانەدا کە بەڕاستی هەر کەسە لە ئێمە تەماشای خۆی بکە زۆر دوورە لەو خاڵانەوە الله جل جلاله لقرآن فرمي وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم فرمي الله جل جلاله بليني بيداون ايوه اوانتان كايمانتان هناوه او ايماني الله سبحانه وتعالى داواي كردوه نك او ايماني
کە بە هەز و ئارەزوی خۆت هەڵت بژاردووە، نەک ئەو ئیمانەی کە بە تەعەسسوب و دەمارگیری دوای کەوتووی، نەک ئەو ئیمانەی کە بە تەقلید و لاساییکردنەوە دوای کەوتووی. ئیمانێک بە عیلم هەڵقوڵاو لەناو قورئان و سونەتە. ئەگەر بەو شێوە ئیمان بێنی، قسەت، کردارت، بیر و باوەڕت تەنزیم بکەی لەسەر قورئان و حەدیث و ئیمانت بەو شێوە لە خۆتا دابمەزرێنی، الله سبحانه وتعالى فەرمێ بەڵێن بێ سەرەخەم. و ئەگەر بێت و ئێوە ئومەتێکی بەو شێوە بن، بەڵێن بێ سەرتانەخەم. و فەرمێ خۆم بەرگریتان لێکم. إن الله يدافع عن الذين آمنوا. الله سبحانه وتعالى برگری ئەکا لەوانەی کە ئەو ئیمانە حەقیقییان هەیە، نەک ئیمانێکی تەعەسسوبی یاخود تەقلیدی یاخود شەهوانی، کە بەڕاستی ئەو سێ ئیمانە بە هیچ شێوەیە هیچ سوودێ ناگەێنێ بە خاوەنەکەی. دوای ئیمانەکە چی؟ وعملوا الصالحات، کردداری چاک بکە، چکە بەڕاستی ئیمانیش بەبێ کردار نییە. ئیمامی ئەوزاعی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ: لا إيمان إلا بنية، ولا نية إلا بعمل، ولا عمل إلا بقول، ولا نية ولا عمل ولا قول إلا بموافقة السنة. فرمي إيمان دانا مزري هتا وكو ضل برياري لسرنايا، ضلي شلي ورنا جيري، هتا وكو بزبان بجراسي نكيتوا، ضلو زباني شلي ورنا جيري، هتا وكو بكردار نيسلميني، ضلو زبان كرداري شلي ورنا جيري، هتا وكو مطابقي أو نبيك رسول الله صلى الله عليه وسلم كردويتي أنجامي داوا. إيماني إيما چونه يستا بوشيوية لمان ورگيراوا آخر بويا وحال معنا. الله جل جلاله خوي بليني داوا: وكان حقا علينا نصر المؤمنين. حق لسر إيما إيمان دار حقيقية كان سر بخير، بلام إيمان داري تزوير بطال هەڵپڕووکاو سەرخستنی بۆ نییە. نامەیان نەر بۆ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ، وتیان چەند مانگە لە جەنگاین لەگەڵ کۆمەڵێک لە فارسا ناتوانین زاڵ بین بەسەریانە، لە کاتێکا هیچ کاتێک بەقەر ئێستا هێزمان نەبووە و عەتادیشمان نەبووە. فەرمووی: إنكم لا تنصرون بقوتكم وعتادكم. إيوا بهز لقل شك سرناكم، ولكنكم تنصرون بإيمانكم وطاعتكم لربكم. إيوا سرخرين بإيمان تانو جورالي پروردگارتان. فإن لم تكونوا مؤمنين مطيعين واستويتم معهم في المعاصي غلبكم بقوتهم وعتادهم. فرمي اگر ايوا بحقيقي من دار نبن وكسانكي جويرايلي فرمانكاني الله ورسول الله نبن صلى الله عليه وسلم ولا تاواني شاوكو اوان بن، فرمي اوان زال بن بسرتانا بهيزيان وبتشكيان. بويا براسي يكمين هوكار بو هستانوي ام امتا بريتيا لإيمانك كقسو كردارو ولا همان كاتي شابير باوري ضل بيو موافقي سنة رسول الله صلى الله عليه وسلم. دو من هوكار بريتيا لا دعوة كردن بودين هركسا لإيما برپرسا وبرپرسياريتي لأستويايا لروجي قيامتها برسياري ليكري أو برپرسياريتت چۆن گەیاندە جێی خۆی. تۆ واجبە لەسەرێ دینەکەت بە دروستی فێربی و کێش لە بندەستایە لە ماڵ و مناڵ و خوشک و برا و کەس و کارت پێی بگەێنی. واللهی لە قیامەتە ئەوەستێنرێ لەسەری نەڵێی نەمزانیوە. وَلَيَنصُرَنَّ اللَّهَ مَن يَنصُرُهُ. الله جل جلاله هەر کەسێک سەری بخا ئەویش سەری ئەخا،
سرخستني الله بتشيا بسر خستني دينكي. يا أيها الذين آمنوا إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. أي أواني إيمان تان هناوا أجر إيوة الراس كان لقل إيمانكتان أو ديني خوتان كإيمانكي خوتان سريخا وكسرتان خست الله سبحانه وتعالى إيوة سرخا وبيكانتان جيجيركا لرزوكي ترسنوكي ناتواني لايك بكي كومنت بنوسي شيري وتاريك بكي كحقيتيا بتماشي سركبي ها ناويري دينكت بيرو بكي لبرتاني خلقي اوتشي او جلا اوتشي او سروريشا اوتشي او جوغرتنا لا فلانكس اوتشي بوتشي او انا قران اخواني اوتشي بوتشي او اتشيتا مزغو طاو تركيكي بكم يقلتانا اكشيتوا يتدواوا اجلي بو الله سرمناخا تو كآمادني ديني الله سرخي سرناخري بويا اگر تو ان شرطي ناو تنصر الله الله سربخن الله جل جلاله يوسرخا سرخستني اللهش بقياندني دينكيتي لمالو منالي خوتو دس بيبكا هتا وكو رفيق برادران ودوستانتو دراوسيكانتو خزمك سكارت باتوزي طعن اليبن توزي قالطت بيبكن باتوزي لتو ربن لا رسول الله صلى الله عليه وسلم زياتري چی پێ نەکرا وەدەرنرا لە شارەکەی خۆی لەو پەڕی مەترسیە باشە لەو پەڕی مەترسیایە هیجرەتەکە لە مەکەوە بۆ مەدینە قوڕەیش بەدواوەیەتی بیگرێ بیکوژێ یاخود بەساخی ببرێتەوە لەلایەن هەر کەسێکەوە سەد وشتری پێ بدرێ لە ڕێگا ئاگا بە هۆزی ڕەبیعەی ئەسلەمی هۆزێکە ئاگا پێیان ئەی ئەبوو بەکری سدیق با بڕۆین بۆ لایەوە هۆزە أي رسول الله صلى الله عليه وسلم إما قريش بدوا مانوي إما هجرتكين هالدين بو شو برين بولا وهذا بابروين إسلاميان بو عرض كين لو حالة برمة ترسيا أتشي بولا أو هذا إسلاميان بو عرضك إسلاميان بو عرضك هر هميان مسلمان أبن أجر تو ديني الله سرخي الله سرخي سبحانه وتعالى بوي هجرتي كربو مدينة وبردوام بولا سرو ربازي حتى الله سبحانه وتعالى سركوتني ببخش خالي سيم بريتيالا يقرتنا عليهم حق وبطال همي بيكو يك بقريه قم راوسر ليشاو همي بيكو يك بقريه قبر برست وطاغوت برست ديمقراسي خواز لقل موحد سني يك بقريه او نالم يقرتنا لقل صحابة كان رسول الله صلى الله عليه وسلم لمنهجا فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنما هم في شقاق الله سبحانه وتعالى فرمه أجر هاتوا جيلكاني دواء الصحابة إيمانيا وكو صحابة كان بو يكي قرت ولا قال أوان أفرمي ولا سر هداية بن بلام اگر یەک ناگرنەوە لەگەڵ ئەوان هەر لە شیقاقا بن هەر لە دووبەرەکییا بن هەر لە بەشبەشبوونا ئەبن بۆیە ئەمڕۆ بە چاوی خۆمانەی بینین هەر لە بەشبەشبوونین هۆکارەکەی نەگەڕانەوەیە بۆ لای منهجی سەحابەکانی رسول الله صلى الله عليه وسلم بۆیە بەڕاستی ئەگەر بەم شێوە بین قیامەتیشمان باش نابێ الله سبحانه وتعالى فرمي ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصليه جهنم وساءت مصيرا هر كسي لدواي رون بونوي منهجي حق بوي ولدواي قيشتني سنتي رسول الله صلى الله عليه وسلم بي لا بدا جيابتوا تطبيقينك بلا بوم سرد منابه بڵێ بۆ سەردەمی خۆیان بوو بڵێ معقول نییە بڵێ ئاخر عالەم واناکە بۆیە من دوای عالەمەکەوم دوای زۆری ناکەوم دوای عەقڵەکەوم الله سبحانه وتعالى فەرمێ بەوە لە منهەجی سەحابەش جیابێتەوە و خۆی جیاکاتەوە ئەنجا ئێمە ئەیخەینە سەر ڕێیەک کە بۆ جەهەنەمیە بە لە قیامەتا بۆ جەهەنەمە ڕۆی
وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس قالوا ونؤمن كما آمن السفهاء. ابن عباس فرمي الناس أصحاب رسول الله صلى الله عليه وسلم. أجر بيان بلاي ورن خلقنا إيمان تان باوكو إيماني الصحابة كبه كاكا ورن با أم قرآن وحديث وكو صحابة كان بيروكين أفرمي منافقة كان بيطالين أتوب من جاريتو سردمي برد أتوب 1400 سال من جاريتو دواوا إما أنا كين إما مفكري خومان من هي بیرمەندی خۆمانمانەیە فەیلسوفی خۆمانمان هەیە داعی خۆمانمان هەیە ئیمامی خۆمانمان هەیە یعنی خۆی اعترافەکان نە ئیمامی ئەو رەسوڵ الله صلی الله عليه وسلم نە سەحابەکان باشە بۆیە گەڕانەوە بۆ ئەو منهەجە و کۆبوونەوەمان لەسەری هۆکاری سێمە بۆ هەڵسانەوەی ئەم ئومەتە. هۆکاری چوارەم بریتیە لە قاعیدێک كب معناي كلمة قاعد به رسول الله صلى الله عليه وسلم آسابه بشوين أوابروا چن بقاعدين قاعدة مانه بلام زور بقاعدين ببي قاعديش ببي سركردش سركوتن بوني نابه وهر شتيكيش بكري ببي قاعد و سركرده دواي سركرديكي چاوچنوك ظالمێکی فاجر سواری شەپۆلەکانە بێ و بۆ خۆی قیادەتی ئەو سەورەیەکە ئەو شۆڕشەکە هەموو بەروبوومەکەی بۆ خۆی و بنەماڵەکەی خۆ. بۆیە پێویستمان بە قاعیدێکی حەقیقیە کە هەڵبژێراو بێ لە ناومانە لە هەمومان باشتر بێ. ئێمە ئەمڕۆ بێقاعیدین بۆیەوە حاڵمانە بێ تەخطیتین بێ نەخشەین بێ پلانین بۆیە ئەوە حاڵمانە. 100 ساڵ زیاترە مسلمانان مناڵەکانیان وا پێ ناگەێن ببنە سەرکردە. مسلمانان مناڵەکانیان هەر دەستەمەوەکەن هەر ئەیترسێنن دیوار گوێی هەیە. بۆچی درۆکەی کوا دیوار گوێی هەیە دار گوێی هەیە بەرد گوێی هەیە بۆچی درۆکەی لەگەڵ مناڵەکەت بۆ زەلیلیەکەی بۆ سەرشۆڕیەکەی بۆ فێری ناکەی بڵێ مەلائیکە ئەنووسێ ئەڵڵا ڕەقیبە بۆ فێریەوەی ناکەی لەبەرەوەی ناتەوێت دروست بێ خۆت چەپۆکی پیاکێشی بۆی سەردەر نەکە ئەگەر ئەو بیشیەوێ سەردەرکە. تەماشاکە بەنی ئیسرائیل کۆبوونەتەوە پێغەمبەرێکیان لە ناوایە شەموئیل بەڵام جیهاد ناکات دژی عەمالیقەکان لە قودسە حتا ئەڵڵا قاعیدە گەنێرێ خۆیان کۆبنەوە بۆ لای داوای لێکەن قائیدێک دیاری کا بۆیان لە پشتیەوە کۆشش کەندینەکە سەر بخەن. ئەوەیە الله سبحانه وتعالى تاڵوتیان بۆ نێرێ. تاڵوت شوانێکە بەڵام الله جل جلاله دووشتی پێیاوە علم و جسم غیرەت و هێز و توانایی زانست حکمت بۆیە سەرکردایەتیانەکا و شکۆ ئەگەڕێتەوە بۆ بەنی ئیسرائیل. بەڕاستی ئێمە بێقائیدین و بە درێژایی ئەم 100 ساڵە ئەم 150 ساڵە زۆرێک لە خیانەت و بەدکارەکان هاتن خۆیان وەکو قاعید پیشاننا هەتا ئەو کاتەی دەوریان پێدرا بوو دوا ئەوە دەورەکەیان کۆتایی هات و ڕۆشتنەوە و ئەو قیادەی ئەوان کردیان بوویە هۆی گەورەترکردن و زیاترکردنی برینی مسلمانان و ئومەت و زیاتر سەرشۆڕکردنیان و زیاتر زەلیلکردنیان بۆ دوژمنەکانیان. خاڵی دوا ئەو پێویستمان بە سەبر و خۆڕاگریە پێویستمان بەوەی ئارام بگرین وەکو چۆن دوژمنەکانمان پشودرێژن لە بەرامبەرمانە بۆ لە ناوبردنمان و بۆ زەلیلکردنمان ئێمەش پێویستە پشودرێژ بین بۆ دژایەتیکردنیان و بۆ سەرخستنی دینەکەمان. يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. أي أواني إيمان تان هناوة خوتان خوراقر بن لسر دينكتان خوراقر بن لسر جيب جاكردني فرمانكاني الله لسر وازهنان لقدخ كراوكاني ولسر بلاو مصيبة وأقداركاني دواتريش صابروا لبرانبر دژمنەکانیشتانە خۆڕاگەر بن چۆن ئەوان لە پێناوی تاغوت و دنیاە خۆیان گرتووە
لەو پەڕی هێزی خۆیان نادژایەتی تۆکەن کاکە تۆ لە پێناوی ئەڵڵا و بەهەشتا بیکە، تۆ لە پێناوی ئەڵڵا و بەهەشتا بیکە. مصابەرەت هەبێ، چۆکدام مەیە، هەڵ مەیە، پشت مەکەرەوە، تۆزێ غیرەت و هیممەتە هەبێ. ڕابطوا یعنی هەوڵ بدەن ببنە مجاهیدانێک بۆ سەرخستنی دینەکەتان، هەموو سوچ و کون و کەلەبەرێکی وڵات و شارتان بگرن لە دوژمنانی دینەکەتان، سەنگەریان بۆ دانێن. ئەوەندە زەلیل مەبن، لە زەلیلی هیچ دەست ناکەوێ. ئەو ژیانەی بۆت نووسراوە هەر تەواویەکەی، بۆ بە زەلیلی تەواویکەی، بۆ بە سەربەرزی تەواوی نەکەی. بۆیە وەڕابطوا واتقوا الله، تقوى الله بكن لعلكم تفلحون. ابن عباس فرمي كل لعل في القرآن للوجوب، يعني بيقمان أو شوار مرجتان تياب سركون سرأكون بس الدش من كانت أنا باشان لكوتا خالا بيتان ريم خوش يستي الدنيا لدلتانا دربينا. أما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى. أوي دنیا پێشەخا بەسەر قیامەتە، دنیا پێشەخا بەسەر قیامەتە، بۆ 500,000 دینەکەی ئەفرۆشێ، باشە، و دینەکەی لێ ئەگەڕێ، پێشی ئەخاق دنیاکەی بەسەر قیامەتەکەیە. فإن الجحيم هي المأوى، جهنم شوێنی ئەوەیە، بۆیە ئەوە ناتوانێت دین سەرخە بە هیچ شێوەیە. چاوەڕێ نەبی کەسێک کە طالبی دنیایە، ئیتر ماڵیەتی، دەسەڵاتیەتی، ناوبانگیەتی، ئافرەتە، چێژ و خۆشیەکانیەتی، هەرچیەک هەیە چاوەڕوان نەبی سەرخەری دینەکەت بێ، بە هیچ شێوەیەکیش پشتی پێ نەبەستی، سیقەی پێمەکە و بە دوای نەکەوی، چونکە ئەوە بەشێکە لە داڕوخانی تۆ. رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی چی؟ ئەگەر هاتو دنیاتان پێش خست بەسەر دینە، سلط الله عليكم ذلا لا يرفعه عنكم حتى ترجعوا إلى دينكم. الله جل جلاله زەلیلیەکتان بەسەرا زاڵەکە لەسەرتان لای نابە تا گەڕێنەوە بۆ دینەکەتان، کەواتە گەڕانەوە بۆ دینەکە و پێشخستنی بەسەر دنیایە سەرکەوتنە. لەسەر دەمی ئیمامی عومەڕە گرانی کەوتە مەدینە، ئیمامی عوسمان بە کاروانێکی 700 وشتریەوە خۆراک هاتەوە بۆ مەدینە. لە ڕێگا فەرمێ تەماشای خەڵکی مەدینەی کرد، فەقیر و هەژار بوون، زۆر خەفەتی پێ خوارد، دەم و چاوی گۆڕا، هەرچوویەوە ماڵەوە، بازرگانانی مەدینە هاتن داڕژان بەسەریا، وتیان لە بەرامبەر هەر درهەمێکە درهەمێ قازانجێنێ. فەرمی نایەم زیاتریان ناوە. وتیان لە بەرامبەر هەر درهەمێکە 2 درهم قازانجێنێ. فەرمی نایدەم زیاتریان ناوە. وتیان لە بەرامبەر هەر درهەمێکە سیان. فەرمی نایدەم. وتیان 4. فەرمی نایدەم زیاتریان داوە. وتیان ئێمە تەواوی تاجیرەکانی مەدینەین، کێ ئەو زیاترەی پێداوی؟ بۆ نامان دەیتێ؟ فەرمووی الله سبحانه وتعالى یەک بەدە پێیاوم، هەر 700 وشترەکە ئێوە بە شاهید بن، 7 دانە کاروانی گەورە با بڵێن ئەمڕۆ تڕێلە خواردنەکە. فەرمووی بە وشترەکان خۆشیانەوە، بە بارەکەشیانەوە من بەخشیم بە فوقەڕای مەدینە. ئەو پیاوانە سەرکەوتن بەدەست هەیەنە، ئەوانە دینیان پێسەرەخرێن. علی کوڕی ئەبوو طالب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ ئەی فەرموو الدنیا ظل زائل، ئەی فەرموو دنیا سێبەرێکە ئەڕەوێتەوە، بەتەما نەبی هەتا هەتایە بەسەرتەوە بێ. ئەی فەرموو يستظل بها البر والفاجر، ئەی فەرموو وە خراپەکار و چاکەکاریشە چێتە ژێری، خراپەکار و چاکەکاریشە چێتە ژێری. ئەی فەرموو فاستظلوا بها لظل الآخرة، ئێوە ئەوەندە بشنە ژێرە و سایە هەتا سێبەری قیامەتی پێ بەدەست بێنن، نەوەک وا بزانن ئەو سێبەرە هەتا هەتاییە، چونکە کە لا چوو لە سەرتان ئەو وەختە گەرمای جەهەنەم دێ بۆتان. بۆیە بەڕاستی ئێمە زەلیلین لەبەرەوەی رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ
تنتزع المهابة من قلوب أعدائكم ويجعل في قلوبكم الوهن. أفرمي دجمنا كان تاني ترليتان ناترسن سامي إيه ولا ضلي أنا درتشي بهوي تشيوا بهوي أوي وهنك يتضلي خومانو ليه برسني رسول الله صلى الله عليه وسلم وهن شيء أفرمي حب الدنيا وكراهية الموت خوش ويستي دنيا ورق ليبون ولا مردن استا أجر بيتو أم خالانة جيب كين هريك ولا لاي خومانه وچند تواني من أو براستي بشكين لتيماري برين ركاني أمة كمان وبشكين لهستانوي أمة كمان داوا كارم الله سبحانه وتعالى يا ربتي من با بردوان بين لكاكردن بوي وبردوان بين لسرخستني دينكي داوا كارم الله عبادته طاعت من لقبول كوني ذاته وبنات شاوان معنا كردار كان من خالصا برزا من دي خوي بيولي من ور بقريا داوا كارم الله ججني هم ولا كبير بك برابر إذا كانم خشك كانم أهلي قرك كمان ومنطقة كمان قردن ما زاكن لهركم وكوريق هم بوبي وقردني هم تنازابه داوا كارم الله بيروز باي وبركتي خوي برجيني بسرتانا ججنتان لي بيروز به إن شاء الله إمريز بينو توقيعك كين وججنا بيروزيك كين كيش روش أرزي خويتي كيش باو أرزي خويتي والحمد لله